وتی باشە. سپاس بخوا. وبخير بخير 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 بماموس بخير بي وسلامتك يا اخو. بيروز ولا خمانن خدا سلامتك يا اخو. فيلم خان خدا عافيك. جرينجا ويا ميري قولا او زار سلامتك. الحمد لله الحمد لله. بروابكم ئەگەر شتێکی لێ بەهاتایە هەتا لە ژیاندا بام نەدە حەسامەوە باوکم نەخۆش بێت و منیش خەریکی یاری شەترەنج بم. میر ئەردەشێر میری گەورەمان شەوی ڕابردوو زۆر خۆی ماندوو کرد. سەیرە ئێ بۆ لەبەرچی ئاخر میری گەورەمان میری گەورە خوا تەمەنی 1000 ساڵی بداتێ هەروە دەزانی کوڕە قۆزەکەی جاران. ڕاست دەکەیت شوێخە هەتا باوکم بەتەمەتر دەبێت پتر خۆی ماندوو دەکات. آخر میر ئەردەشێر لەبەر ئەوەی میری گەورەمان خۆ ماندوو دەکات هەتا دەبەرەکەمان نەکەوێتە دەستی نامەرد و ناحەزان. یاخوا بەخێر بن کوێ دەچۆنی سلامت بی یاخۆ هەموو چاو دەست ماز دەکە پیرۆزکە. بەخێر بن سلامت بی یاخۆ. فەرمو کێخە. والله دەست خۆش بی یاخۆ پیرۆزکە. فیرۆز خان ئەو ئەوە ئاوی هەنجین بوو یان شەربەت بوو؟ مامۆی زمەکران مەکە ئەوە هەر شەربەتە نێوژەکەی جارانە. وڵای بزمیێ ئەو مامۆسە. فیرۆز خان دەترسم دەستەکی میریشی تێدابین ئیزاوای زاگەروا دەچیە بەخوایەگە دەستم بەتاڵ بێ دەرپێ و کراسی ڕۆستەمەوەکەش دەگۆڕم سی تێدایە مامۆی. ئەجێ خەوا بینەوە سەر قسەی خۆمان بێنەوە سەر بەسەرەی شەربەتی مێوژەکەی. ڕاستی شەربەتی مێوژەکی زۆر بەلەزەت بوو. هەندێکە ئاوا واتە کەسانێکەن من بە شایستە نازان بۆ میرایەتی. بەڵێ گەورم وەک جۆخا خدر و وای سۆڵکو. بەسە تاوانی ئەو گەجەر و گوزەرانە نییە تاوانی باوکە خەڵەفاوەکەمە کە گوێ لە ڕووناکەس بەچارە دەگرێت. نیگەران مەبە گەورم چارەی ئەوەشت بۆ دەکەم. مەترسە جارێک کارم پێتا بەڵام ئەگە زوو فریەی خۆت نەکەوی ئەوا دەبێت لە ئێستاوە یاسینی خۆت بخوێنی و گۆڕێکی بۆ خۆت هەڵکەنی. دەفن بە میرم ئێستا چۆنی؟ باش هەموو ئامادەن؟ بەڵێ میرم هەموو ئامادە. باش فەرموو. کاکە چۆنی؟ فەرموو جەنابی ئەردەشێر فەرموو. ئەگەر شەترەنجێک لێ بڵەمەوە باشم. شەترەنجی چی؟ ئەوە باوکمان لەلایەک نەخۆشە و لەلایەشتری شەر کۆبوونەوان دەکات. نازانم چی قەوماوە. نەزانی باشترە ئەوەی من دەیزانم تۆ بیزانی وەقرەت نامینێ. تۆش دەیزانی؟
تەنها من ئاگادار نیم. سەیرە هەردەشێ با یاریەک بکەین دوایەوە هەموو شتێکت بۆ ڕوون دەکەمەوە. برایە لە بەیانیەوە تا ئێستا ماوەیەکی زۆرە دڵنیام ڕاو تەکبیری چاکتان کردووە. میری گەورەم بەلای ئێمەوە چاکترین چارەسەر هەڵبژاردنی میرزادە ئەردەلێرە. مامۆریس ئێوە چی دەڵێن؟ قوربان ئێمە یاسایی هەژار و نەدار و ئێگاوان و شوان و سەپانیش میر ئەردەشێر هەڵدەبژێرین. مامۆستا لە تۆش قسە چی بکە؟ قوربان چۆن خێری تێدایە ئێمە جانبی خێرین لەگەڵ خێرداین. بەڵێ میر کار لە کارترازاوە باشە تۆ چ دەڵێ؟ قوربان لە کاتی وادا خۆت سەرپشک بە چۆنی بەڕاست دەزانی وا بڕیار بدە. شێخە ئەی جەناب چ دەڵێ؟ میری گەورم ئەوەی ڕاستی بێ مامۆیس ئەوەی بن بەڕێ هینا سەر بەڕێ بەڕاستی ئێمە هەموو ڕامان لەگەڵ ڕای مامۆیسە. برایان برایان ئەگەر لایەکتان نەرمی نەنوێنن ناچار دەبین دەبەرەکە دابەشکەین. فەرمان فەرمانی جەنابتە گەورەم. قوربان واتە ئەو ڕەنج و تێکۆشانەی کە چەندەها ساڵە داومانە هەمووی بە فیڕۆ دەچێت. برایان تکاتان لێ دەکەین لایەکتان قوربانی بدە. برایان مەسەلە قوربانیدان نییە، مەسەلە دوا ڕۆژە دوا ڕۆژ. سەیرە بەخوای سەیرە شوانکاریەکی نەزانی وەک وەیسا دەیەوێت دوا ڕۆژی ئێمە دەست نیشان بکە. سەرکار بەگ ڕاستە ئێمە شوانین بەڵام نەزان نین ها. ئەو زمانەی سەری دەخوا. شێخە میر دانیشتووە دەنا وەڵامم دەداوە. ئەفەرین مامۆیس. قوربان بڕیارێک بدە بەدلەوەی ئەو سەرکارە ئاژەوەیەک بنێت.
ئەردەشێر و ئەردەلێر بانگ بکەنە ئێرە. وازار چۆنە؟ یاری خۆت بکە. گەورم لەبارەکە داوایان کردو. خێرە خۆ باوکم. نانە قوربان سەلامەتە. کش ئەردەلێر و ئەردەشێر وا هاتن. با بفەرموو. بەڵێ بەسەر چاو. ڕۆڵەکانم ماوەیە کە خەریکی جێگرێک بۆ دەڤەرەکەمان دابمەزرێنی. باوکە گیان تۆ ئێستا نەخۆشی کەی چاک بوویتەوە ئەو سابە شوێنەی بیر لەو مەسەلەیە دەکەینەوە. باوکە ئەنجام چی بوو؟ خراپ. کەواتە باپەلە نەکەین. بڕیاری خێرا پەشیمانی لە دوایە. ئاخر باوکت بڕیاری داوە ناتوانین ڕەتیکەینەوە. مادامە شێمێری گەورە بڕیاری داوە تەواو. ئەنجام چی بوو؟ کۆمەڵێک تۆیان هەڵبژارد و کۆمەڵێکیش ئەردەشێر. زامن و ئەردەشێر براین بۆ لێکمان دەکەن. وەڵا سەیرە ئەردەلێر برا گەورەی ئێمەیە. هەتا ئەو مابێت من هەر بە برا بەچووکی دەمێنمەوە. ئافرین ئافرین ڕۆڵەکانم. ئەم بڕیاری ئاوا پەیوەستە بە خەڵک. مێری گەورەم برایە لە دێر زەمانە و ڕێسا و نەرید ئاوایە پاش باوک کوڕی گەورە دێت. ئەردەلێر کوڕم ئێمەش ئەوە دەزانین بەڵام ئەم نەریتە کارێکی چەوت و ناڕەوایە. نابێ بە زۆرم لێ کەسانێک لەسەر دڵی خەڵکدا بچەقێنی. باوکە جا من کەسانێکم من کوڕی تۆم من پەروەردەی دەستی تۆم. باوکە هەر بە هەمان یاسا و ڕێسای جەنابەت ڕەفتار دەکەم. وانی ئەردەشێر؟ بەڵێ کەواتە چێ منی ناوێت؟ چۆ خوا تۆ؟ مامۆستا تۆ؟ مامۆیس؟ بەڵێ منیش تەنیا نیم. چینی هەژار و نەدار هەمووی لەگەڵ منن. میری گەورم برایان من دووبارەی دەکەمەوە هەموو بەگ و ئاغا و پیا و ماقولان
ئەردەلێر هەڵدەبژێرن. سەرکار بەک ئێمەی هەژار و نەدار گاوان و شوان و سەپان ئەردەشێر هەڵدەبژێرین. ئەرێ تۆڵاڵ نابی نەزانێکی وەک تۆ چی بەسەرم کارانە هەیە. سەرکار نەکەی مامۆیس نەکەی میلەن شتێک قسەی خۆت بزانە جوندان کاری پیاوان نییە. سەرکار مامۆیس دانیشە میری گەورم ئەی دەستی ڕاوێژکارە بەڕێزان ئێمە سوپاسی هەموو لایەکتان دەکەین. دڵنیان ئێم ڕەفتارەتان لە ڕوو درسۆزیەوەیە، بەڵام من لە پێناوی یەکگرتووی ئەم دەڤەرە دەنگ دەدەمە برا گەورم. میرزادە هەردەشێر میرزادە هەردەشێر ئەمە لەبەر ئەوەی جەنابتمان هەڵبژارد چونکە ئێمە دەزانین ئەردەلێر و سەرکار بەک چ ماڵەیەکن. مامۆیس بڵێ من دەزانم گفتار و ڕەفتاری ئێوە ڕاست و درستن، بەڵام هێشتا کاتیان ماوە. مەرجنی ئەوەی دەیزانین ئێستا بیڵین، مەرجنی ئەو کاری کە پێمان سپێدراوە ئێستا بیکەین. مامۆیس کاتی ماوە مامۆیس. برایان لەم کاتە باشتر ناڕەخسێ. فەرموو میرێکی ئاوانیشتمان پەروەر ئەو هەلەی بۆ ڕەخساندوین بازارێک ئازابین لەبەر ئەوەی ئەم کارە دەبێتە یاسا دەبێتە نەرید. تکاتان لێ ئەەکەم بۆ خاتری خوا ئەو هەلە زێڕی نەبا لە دەست دەدەین. تکاتان لێ ئەەکەم. مامۆیس ئەوە قسەیە تو دەیکەیت؟ بێدان مامۆیس بەڵێ قوربان دانیشن لەبارەگایە بەخوای هەموو لەوێنە ئێستا با بدێتەوە خەوی دێ تا باوچیشی نەبینێ نانوێ بچم لانچی بۆ بێنم جاڕستم کەی لە ناولانت خەوتووە چماوەکو منداڵی خەڵکە. ئەردەلێر ئەردەشێر ڕیارمدا دەڤەرەکە دابەش بکەم بەسەر هەردووکتان. ببوورە باوکە من قایل نیم. ئەی جەناب چی دەوێت؟ تۆ برا گەورە و من برا بچووک. ڕۆڵە هەردەشێر من لە دەستسۆزیت و دانەهەیی تێدەگەم، بەڵام ئاخر باوکە ژیان ناگونجێ. ئێمە لە زیاتیەوەی ئەو دەبەرەمان بەرفراوانتر بکەین بچووکتری دەکەینەوە. ئاخر هێشتا دەیەها شار و گوند و سەوی زارمان ماون لە ژێردەستی دوژمندان.
بات يا الله يا الله فەرموون برایان بڕیارێکی مام ناوەندیم دۆزیەوە بڕیارمدا ئاردەلێر بەبتەمیر و ئاردەشێریش جێگیری شایستەترین بڕیارە. سپاس باوکە جان. ڕۆڵەکانم جا سوێن بخۆن تا ماون پشتی یەکتر بەرمەدە تا ماون بە دڵنەرمی و دەستپاچی و دانایی دەسەڵات بنوێنن. مێرم گەورم خێڵەچەکانی سەر سنوور بەسەریان داداین تاڵانیان کردین. ئەی هاوار ئەی هاوار سەرکار. بەڵێ قوربان. چۆنە وەیسۆکە بکوشم؟ هەر وەیسۆک ئەی لایەنگرەکانی گشتیان هەر ناپەسندێک منی نەوێ پێویستە لە ناو بچێ. پێویستە قوربان، زۆر پێویستە. بەڵام خێرا چاوم بەرای نادە دوژمنەکانم ببینم. پەلەمەکە قوربان، هیچ پەلەمەکە. باوکت لە ئاو زیندانە لەسەر ڕۆخی مردنە هەر کامە. کەی دەمرێ و لە کۆڵمان دەبێتەوە. سەرکار. بەڵێ قوربان. حەزم لە ڕاوشکارە. ئەم گەورم باوکت حەد ڕۆحە، ئەگەر مردیش ئاسانە. بە مەراسیمەکەی ڕادەگەم. ئەی ئەو دوو زوو جەردانەی سەر سنوور ئاسانە، خۆم دەزانم چۆن چاریان دەکەم. گەورم بەتەنیا دەسیێڕاو ئەی ئەردەشێر نابێ. باسی ئەردەشێر مەکە، نامەوێت چاوم بە تاوی بکەوێت. ئاخر گەورم ئەردەشێر وا دەزانی میرایەتی یاریە، یاری شەترەنجە.